کورتە باڵاکان گلەیان هەیە ئەڵێن ناگەینە ئایتیەمەکان بۆ ئەوەی موچەکەیان ڕابچێشن. لە بەشێک لە بۆڕی ئاوی ماڵەکانی خورمات و ئێسچی ماسی لە ناو ئاوی خواردنەوە دەرئەکەوێت. باسی ئەوانەتان بۆ ئەەکەم. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ یادی مەولودە، ئەو یادەی وەک جەژنێک لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان پێشوازی لێکرا. هەر بەیانی زوو لە بڵندگۆی مزگەوتەکانەوە دەنجی سەڵاوات هاتە ماڵەکانمانەوە و دواتر شەقام و کۆڵان و بەرەو بازار پڕ بوو لە جۆش و خرۆشی خەڵک. سەیری هەر لایەکت ئەکرد دڵخۆشی خەڵکت ئەبینی، بەخشینەوەی شیرینی و خواردن و دەنجی دەف و سرود و هۆندراوە لە هەموو لایەکەوە ئەبیسرا. هەولێریش کە سەرتۆپی ئەو کەشایینی و ڕۆحانیەیە جارێکی دیکە پێی وتین شاری سوڵتان مزەفەر بە سۆزە بۆ پێغەمبەر. ئەم دیمەنە بخە پێش چاوی خۆت. موچە هاتۆتە سەر حیسابەکەت و دەتەوێت بچی موچەکەت ڕابچێشی بەڵام ناتوانی لەبەر ئەوەی ئایتیەمەکان لە بەرزیەکن کە دەستت پێیان ناگات. بێگومان ئەمە حاڵی کورتە باڵاکانی هەرێمی کوردستانە و کە بە دەست وەرگرتنی موچەوە دەناڵێنن. پێیان 1964 لە سلەیمانی یەکەم کەس بوو چوو بەدەم خەمی کورتە باڵاکانەوە. سێ موچەخۆر کە لای ئایتیەمەکانەوە وەستا بوون دەیانوت دەستیان ناگاتە هەژمارەکان واتە ئایتیەمەکان و نازانن چۆن موچەکانیان ڕابچێشن. هەر بۆیە جارێک ئەچن موچە وەربگرن، هەر جارەی ئەچن موچە وەربگرن دەبێت کەسێک یارمەتیان بدات. جا ئەوان دەیانوت یا ئەوە تا ئامێری تایبەتیمان بۆ دابین بکرێت یاخود پلیکانەیەک بخەنە بەردەم ئایتیەمەکان تا دەستیان بە ئامێرەکە بگات. قەڵەباڵغیەکەی نەخۆشخانەی هیوا گەیشتۆتە حەدێک کاری لە نەخۆش و مرافق و وەرگرتنی چارەسەریش کردووە. بۆ ئێستا تەنیا چارە ئەوێ زوو نەخۆشخانە گەورەکەی هیوا دروست بکرێت. ئەمەش مەگەر خێرخوازان فریای بکەون. ئەمڕۆیەکێک بوو لە ڕۆژە زۆر قەڵەباڵغەکانی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی. پەیامنێری 1964 لەو حاڵەی پرسی دکتۆر شاڵاو کە یەکێک لە دکتۆرە دیارەکانی ئەوێوتی ئەوەندە قەڵەباڵغا کاری لە ئیشی ئێمە و نەخۆشەکانیش کردووە. دکتۆر شاڵاو حەمەعەلی کە سەرۆکی بەشی شێرپەنجەی لە نەخۆشخانەکە بە 1964 وت چارە ئەوەیە زوو لەسەر ئەو زەویەی بۆمان تەرخان کراوە نەخۆشخانەیەکی گەورە دروست بکەین. داوامان لە حکوومەت و خێرخوازان ئەوەیە دەست و بردێکی لێ بکەن. بە پێی نەریتی کوردی وتەی پێشینان ئەمڕۆ 25 ئابکۆ تا ڕۆژی چلەی هاوینە و لە هەفتەی داهاتووشەوە ئەو شەپۆلی گەرمایی هەیە بەرەو فێنچی ئەڕوات. کەشناسانیش پێشبینی پاییزێکی تەڕ و تۆڵ ئەکەن. ماوەیەکی زۆرە هاوڵاتیان گرفتارن لەگەڵ گەرمای هاوین، بەڵام سالار حاجی عەلی کە شارەزایەکی کەشناسیە مژدەی خۆشی پێوە ئەڵێت ئەمە کۆتا هەفتەی گەرمای بەتینە و لە سەرەتای هەفتەی داهاتووەوە ڕۆژ بە ڕۆژ پلەکانی گەرمادا ئەبەزن. هەرەوەش نام دەڵێت ئەم ساڵ پێشبینی ئەکرێت لە مانجی نۆدا شەپۆلی سەرتاسەری بارانبارین دەست پێ بکات و لە ناوەڕاستی مانجی دا تاک و ناوەڕاستی مانجی 11 پەڵە بدات. ئەم دیمەنە بخە پێش چاوی خۆت. دەبینیت بۆڕی ماتۆری ئاوەکەت ئیماڵ واتە مزەخەی ئاو گیراوە و ماوەیەکە بۆنێکی ناخۆشی لێ دێت کە دەیکەیتەوە دەبینیت پێست و ئێسک و پرووسکی ماسی تێدا گیر بووە. ئەمە بەحساب ئاوی خواردنەوەی ماڵانە، بەڵام لەبەر بۆنی ناخۆش کەڵکی خواردنەوەی نەماوە. ئەو دیمەنەی دەیبینن حاڵی بەشێک لە گەڕەکەکانی قەزای خورماتوە کە ئێستا ناچارن ئاوی پاک بە پارە بکڕن. نەجم هادی کە دانیشتوویەکی گەڕەکی کۆماری قەزاکەیە تانکێکی نوێی کڕیوە و ئاوی خواردنەوە دەکڕێت و تێی دەکات چونکە وەک دەڵێت ئەو ئاوەی بۆ ماڵان دێت بە کەڵکی خواردنەوە نایەت و ئەڵێ من ئامادە نیم ئەو جۆرە ئاوە دەرخواردی ماڵ و منداڵمی بدەم. لەسەر ئەم کێشەیە 1964 پەیوەندی بە ئیسماعیل مستەفا بەڕێوەبەری ئاوی قەزاکەوە کرد. هەرچەندە وتی ئاوەکە دەپاڵێورێت، بەڵام بەڵێنیدا هەر ئەمڕۆ بە دوواداچون بۆ کێشەی بۆنەکە و ئەو ماسیانەش بکات کە جار جارە لە بۆری ئاوەکە دێنە دەرەوە. کاتێکی خۆش بۆ ئێوەش خواتان لەگەڵ.